لە ڕێگەی ئاکرێ گەزنە هەیە لە گەزنە کۆمەڵی خواردنگە هەیە کە خەڵک دەتوانێت لە ڕێگا بۆ خۆی لا بدە و خواردن بخوا و شت لەگەڵ خۆی ببە جا خواردنکێکی بچکۆلانە و زۆر زۆر جوانم بینی لەفەی هەیە پێم خۆشە لەفەیەک بخۆم بم بەیانیا باش کاکە ئەحواڵ تۆ یا ڕەبی هەر باش بی ماندی نەبی سەلامەت بیا خۆ بزانم چتان هەیە والله جرقمان هي وقوشمان هي وسينج وفلافل وباينزان وانا ما باش ساعات چەند دەی سبەینان مەسەلەن تسارني ولا مالدين چارنی لە مارێ دێ وەڵاهی وەستای دەستت خۆش بیتەر باشە دەمێت لە فەچ فەلافلی زۆر زۆر خۆش بخۆم لا خزمەت داینە باش خۆ لە فەتم لە بۆکێکە خەریک سبەینان زوو دێ لە خۆشتی بخوا بەیانیان عمل لەو شلەو ڕێ هەیە بەڵێ ئەوەی خوا وەڵا ئەم گۆشتی ناخۆ خوا عەفووکە یعنی بەسار دەی لە بۆ شتێکە گەلێک مەمنون ببوورێت خوا تەماتە بابە تەماتەی دەخۆ بەس فەلافلم لوتێکە لەگە یەک دوو باینجانی خوا ئەو لەفێ زۆر خۆش نییە فەلافل و باینجان و تەماتە و بەخۆم تێکەمەوە کایکە خوا تەمەشا بەس تەمەشاکە ئەوە پیازە با بۆ تۆ ئەو چیە کە لە میسۆرە هەیە ئەو جەلەفەیانی سماق شەیمە چەندی عەزە سماق مەواقعە بەخوا خواردنی مەطعەمە چی ناگاتە خواردنی سەر عارەبانە و ئەوانە لەفەکەی بخۆم بێنم ئەدیەوە کاکە ئاو شتی لێ نییە کا ئەوتە دەست خۆش ئەدی ئەوانە هیچیە ئەو سوپە بەسەوە ئەوڕۆ باران بوو هاوینا سوپەکەمان هەگرتەوە هەرتان گرتەوە شانسی منە سوپ فەلافڵمان لەبە بارانی نامانەوە بۆ لێ لێماندی نەبم بۆ ماندی شەشەی و ئەو بارانە زۆر خۆشە خۆیەوە ئەرە وەڵڵا لە بۆم تێدەکەی سوپەکە ئەو گۆشتیشی تێدایە بە گۆشت دەرناینە هێزی تێدایە بیان لە بۆ تامەکەی ئەوەیە دەوێت گۆشتی ناخۆم بەس گۆشت داوی دەستەکان خۆش بیتر مەمنون هەبا لێرە دانێم لە چێ دابنێ دەست خۆش کاکە